بۆ ئەوەی زیاتر خزمەتی خەڵکی کوردستان بکات کۆمەڵ هەمیشە لەبەری ئۆپۆزیسیۆن بووە و لە هێزە زۆر جددیەکانی ئۆپۆزیسیۆنیش بووە تەنانەت هێندە جددی بووە کە لە حکوومەتیش کشاوەتەوە. طبعا ئۆپۆزیسیۆن بوون خۆی ئەرکێکی قورسە چونکە چوونە دەسەڵات ئیمتیازە و بە تایبەتیش لەم ناوچەیەی ئێمە خەڵک محرومە لە زۆر لەو ئیمتیازاتانەی کە حکوومەت وەکو ئەرکێکی سەرشانی دەبێت پێشکەشی بکە. لە ناو قورسی ئۆپۆزیسیۆنە ئیسلامی بی قورسترە چونکە بەداخەوە ئێڵێم ئیسلامیەکان ئزیاتر ستەمیان لەسەر بووە لە هەر لایەنێکی تر کاگەر ئۆپۆزیسیۆنیش بوو بێ. ئێمە بە سەبەبی ئیسلامی بوون و ئۆپۆزیسیۆن بوون دوو جار کارمان قورس بووە لەبەرەوەی هەمیشە تۆمەتی پێشوەختە و داتاشراویان حازر بووە بۆ خەڵکی ئیسلامی ئەگەر ناڕەزایەتی دەرببڕێ ئەگەر داوای مافی خەڵک بکە لە فەزای گشتیە ڕوبەڕووی دەسەڵات ببێتەوە. بەڵام ئێمە بەو قورسیە ئەرکی ئۆپۆزیسیۆن بوونمان لە ئەستۆ گرتووە بێمنەت بووین و لەو قۆناغانەی ڕابردووە کە لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆنی کارا بووین چەندین خەڵکمان بە تۆمەتی جۆرا و جۆر بە سیناروی جۆرا و جۆر تێوە دەگلێنرا لە بابەتی تیرۆر و هەندێک تۆمەت کە هەمووی ناڕەوا بوو بۆ بێدەنگکردنی ئۆپۆزیسیۆن بوونی کۆمەڵ بووە. بەڵام هیچ لەوانە نەیتوانیەوە بێدەنگمان بکە کاری خۆمان ئەرکی خۆمان بەجێهێناوە ئەوەی لە ناو پەرلەمان پێمان کراوە بە کورسیەکی کەمیشەوە. بەڵام ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی بووین واتە مزایەدەمان نەکردووە و کاری پۆپۆلیستیمان نەکردووە. پێشمان وا بووە ئۆپۆزیسیۆن بوون ڕاستگۆییە لەگەڵ خەڵک و ڕوبەڕووبوونەوەی ئەو ستەم و نادادیەیە کە هەیە ئەمەمان کردووە. ئیدی چەندمان پێکرابێ بە قەرە و توانایی خۆمان و پشتیوانی کە لە هەڵبژاردنە لێمان کراوە توانی ومانە کاریگەر بین. ئێمە ئەگەر دیقەت بین ئیسلامیەکان هەر لە سەرەتاوە بە نەفەسێکی ئۆپۆزیسیۆن بوونەوە ئیشیان کردووە هەر کاتی خۆشی ینی کە بەرەی کوردستانی دامەزرا جەنابتان ئاگادارم بزوتنەوەی ئیسلامی کە ڕابەرایەتی لایەنی ئیسلامیەکانی کرد نەچوە ناو بەرەی کوردستانی بە جۆرە لە جۆرەکان ئۆپۆزیسیۆن بوو. لە دواییە هاتین ئەعلانی کۆمەڵمان کرد کۆمەڵ هەر بەو نەفەسەوە ئۆپۆزیسیۆنەوە هەنگاوینا و وەهایش مایەوە حتا ئەگەر بەشداری حکوومەتیشی بکردایە نەهات و کۆڵە دەسەمویانە مامەڵە بکات بەڵکو قسەی خۆی هەر ئەکرد. ینی کۆمەڵ هەر ئۆپۆزیسیۆن بوو پێشی بوو دروستبوونی ئۆپۆزیسیۆنیش بەڵام بە نەفەسێکی کۆمەڵی ینی بەو نەفەسەی دیکە نەکەوەکو زۆر حیزبەکان پێناسەی ئۆپۆزیسیۆنەکەن. خەڵک وا تەماشای کردووە پەرلەمانتاری تەنها ئیمتیاز و موچەیە. ئێمە لەو ئیمتیاز و موچەیەی کە دراوە بە پەرلەمانتار نیوەیمان گەڕاندۆتەوە بۆ حیزب چکە پێمان زۆر بووە و بۆ ئەوەی حیزبەکەمان نەکەوێتە ژێرباری منەتی هیچ کەسێک هەموو ئەوانەی کە سوودمەند بوون لەو موچەیە کە هەمان بووە بەشێکی زۆریمان تا ڕادەی نیوە داوەتەوە بە کۆمەڵ بۆ ئەوەی بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ بێ منەت بێ. ئەمە وای کردووە هیچ هێڵێکی سوور و هیچ سنوورێک نەبێ لە بەردەمەوەی کە ئێمە کاری خۆمان بکەین و لە کاتێکە ناڕەزایەتی و داواکاری و نیگەرانی لە هەر شوێنێکە توانی ومانە بەش بە توانای خۆمان بە ئیمکانیەتی خۆمان بەدەمیانەوە بین. وەگەر پەرلەمانتار ئەرکی خۆی بەجێبێنێ و ئەوەی لە سەرشانێتی لە هەڵمەتی هەڵبژاردن بەڵێنە داوێتی پێڕائەگات و دەتوانێ
بەدەم دەنگدەرەکانیەوە بێ کاتێک کە پێداویستیان هەیە، ناڕەزایەتیان هەیە، نیگەرانیان هەیە. بەداخەوە لە زەمانێکا بووە خۆپیشاندەر شەهید کراوە، لە زەمانێکا بووە کە بەریەکەوتنی زۆر لە نێوان دەسەڵات و خەڵک و ئۆپۆزیسیۆنە هەبووە و ڕەنگە ئەمە لە تەمۆحی تەواوەتی ئێمەشانە بوو بێ کە ئێمە حەزمانە کرد یا خواستی ئێمە ئەوە بوو ئۆپۆزیسیۆنێکی بەهێزتر و کاریگەرتر لە هەرێمی کوردستانە هەبوایە. بەڵام ئەگەر ئۆپۆزیسیۆنی وەکۆڵە گەورە و کاریگەرتەوێت لەسەر ساحەکە لە حەقەتا دوای بەهاری عەرەبی لە کوردستانیشە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و چالاک و بەوزە دروست بوو. بەهاری عەرەبی 2011 کە لە تونسەوە بەرپا بوو، بەشێکی زۆری لە وڵاتان گرتەوە و هەندێک لە حکوومەتەکانی ڕوخاند و هەندێک وڵاتی هەر وەکوڵێ دەوڵەتەکەی لە ناو بردو تا ئێسش شوێنەواری ماوە بە ئیجابیات و سلبیاتەوە کە بەهاری عەرەبی دروست بوو. لە ڕاستی خۆڕسکانە لە هەفتەی شوباتی 2011 هین دروست بوو. خۆپیشاندانی لە ناو سلێمانێ دەستی پێ کرد. ئەو خۆپیشاندانە بە حەقا دەکرێت بڵین فعلەن خۆڕسکانە بوو، خەڵکەکە کردیان، بەڵام بە جۆرێ لە جۆرەکان کاریگەری ئەعلامی عەرەبی بەهاری عەرەبی هەبوو لەسەری. دوایە کە ماوەیە درێژەی خاند ئیتر وردە ئۆپۆزیسیۆن خۆی کرد بە خاوەنی قەزیەکە و ئەوانەی کە خۆیان بۆ ئۆپۆزیسیۆنەزانی وردە بە یەکەوە کۆبوونەوە بە تایبەتی ئەو کاتە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو پێکەوە چەند کۆبوونەوەیان کرد چی بکەن چه هەنگاوێک بنێن و فعلەن خۆیان بۆ خۆیان جۆرێ لە جۆرەکان بەرەیەکیان دروست کرد. ئەم بەرەیە هەوڵیدا ئەو خۆپیشاندانە هەیە لە هەموو شارەکانی کوردستانە، ڕاستە لە پێشەوە لە سلێمانی دروست بوو، بەڵام دوایی هەموو شارەکانی گرتەوە بە تایبەتی لە زۆنی سەوز ئیدارەی ئەو هینانەی ئەدا ئەو پۆزیسیۆن ئەو خۆپیشاندانانە ئەدا لە پاشانە هەوڵی جدیشیدا لە منتقەی زەرد بیکا، بەڵام ئیتر لەبەر کۆمەڵی هۆی ذاتی و مەوزوعی ئەو وەکو لە ناوچەی سەوزا سەرکەوتوو بوو، لە زەردا سەرکەوتوو نەبوو، بەڵام لە ڕاستیا کۆمەڵێکێک بوو لە هێزە زۆر چالاکەکان لە بواری ئۆپۆزیسیۆنە و تاقەیەکی زۆری تێدا سەرف کرد و ئەو بەشداریە کەمە ڕەمزیەشی هەبوو لە حکوومەتە، ئەو بەشداریانشی هەمووی واز لێ هێنا و هاتە دەرەوە لە حکوومەت و بۆ ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی. ئەوەی توانی بێتمان پێڕاگەیشتوین، ئەوەی پێڕانەگەیشت بین نەمانتوانیوە. وەگوتیشم نەهەڕەشە، نەفشار، نەبەربەستەکان ڕێگر نەبوون لەوەی کە ئێمە پاشەکشە بکەین، لەو قەناعەتەی هەمانە. چکە پێش هەموو شتێ ئێمە قەناعەتمان بەوە هەبووە کە کاتێکیش لە حکوومەتا بووین بێدەنگ نەبین لە هیچ نادادی و گەندەڵی و نەعەدالەتیەک. من ئەندامی ئەو لێش نەبووم کە با بڵین سەرپەرشتی ئۆپۆزیسیۆن بوونی ئەکردو لە ناویانە لەگەڵیانە بووم و هەنگاوی جددینرا لەو فترا کاتێک کە ئۆپۆزیسیۆن کۆمەڵێ ئەنیوکو بڵێ بوو بە هەڕەشەیەک بەسەر دەسەڵاتە ئەو وەختە، بەڵام هەرگیز نەبوو بە دوژمنی دەسەڵات. یعنی ئۆپۆزیسیۆن و کاتەیشی ئەعلانی کرد کە ئێمە نامانەوێت دەسەڵات بڕوخێنین، ئەمانەوێت چاکسازی بکەین، ئەمانەوێت گەندەڵێکی زۆر هەیە، ناحەقێکی زۆر هەیە، سیستەمی حکومڕانی لە وڵاتە بە تەواوی تێک چووە بە هەر سێ مەجالەکەوە. دەسەڵات داوای کرد کاوەکو بێن با قسە بکەین. فعلەن زنجیرەیە کۆبوونەوە لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە دروست بوو. لە ئەخیرا دەسەڵات ملیدا بەوەی کە ئێوە بەرنامەتان چۆنە بۆ گۆڕانکاری حەقیقی بدەن بە ئێمە و ئێمەش ئیشی لەسەرەکەین و عەدی جێبەجێکردنیشیاندا. ئالێوها ئیتر فکرەی با بڵین پاکێجەکان دروست بوو. کۆمەڵە پاکێجیان نووسی ئۆپۆزیسیۆن پێکەوە سەریان کرد بە یەکە کە لە بواری قەزا ینی گۆڕانکاری چۆن بکرێ باشە، لە بواری لە پەرلەمانە گۆڕانکاری چۆن بکرێ، لە ئیدارەدانی شارەکانە چۆن بکرێ، قەزیەی سربەخۆیی شارەکان چۆن بکرێ، بە کورتی هەرچی مەجال هەبوو، حتا لە مەجای ڕۆشنبیری و هێزی پێشمەرگە و ئەمانە ئێمە هاتین کۆمەڵی پاکێجمان نووسی. لە ڕاستیە کۆمەڵی پاکێجی زۆر بوو، ئەگەر جێبەجێ بکرانایە حتا بەشێک لەو پاکێجانە بەڕێی من جێبەجێ بکرانایە گۆڕانکارێکی گەورە لە ئیدارەدانی
حکوومەتی هەرێمی کوردستانە دروست. ئێمە ئەوەی لە پەرلەمان پێشکەشمان کردووە هەمووی بۆ خەڵک بووە و هەمووی بۆ باشکردنی گوزەران و ژیانی خەڵک بووە. ئەو کاتەشی کە ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵات کۆمەڵێک پاکێج پێشکەش کرا بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی بۆ باشکردنی گوزەرانی خەڵک بۆ زۆر بوار. لە ڕاستیە ئەمە مانایەوە نەبووە کە دەسەڵات نەیزانیوە ئەم حکومڕانیە باش بکە. ئەوان بەعەمدی ئەوەی لە حکومڕانی کردویانە ئەنجامیان داوە بەو جۆرەیان کردووە کە خۆیان بپارێزێ نفوزیان زیاد بکە و دەست بگرن بەسەر هەموو جومگەکانی حکومڕانی و خەڵکە. بۆیە هەموو ئەوانەی پێشکەش کراون شتی جوان بوون و بۆ گۆڕانکاری بوون، بەڵام ئەم دەسەڵاتە نەیویستووە ئەو شێوازەی لە حکومڕانی بەرهەمی هێناوە گۆڕانکاری تیا بکە، چونکە بوون و مانەوەی خۆی پەیوەست کردو بەو جۆرە لە حکومڕانیە، بەو جۆرە حکومڕانیی کە خەڵک بۆ نفوسی خۆی بەکاربێنێ، جونگە هەستیارەکان بۆ بەهێزکردنی دەسەڵاتی خۆی، هێزی چەکدار بۆ پارێزگاری لە خۆی، هێزی ئەمنی بۆ سەرکوتی نەیارەکانی و بەرامبەرەکانی. ئەمە ئەو عەقلیەتە بووە کە حکومڕانی هەرێمی کردووە. بۆیە پاکێجەکان و پرۆژەکان و پێشنیازەکان و هەموو ئەوەی کە دراوە بە دەسەڵات ئەوان ئامادە نەبوون دەست لەم سیستەمە خراپەی حکومڕانی بن بۆ باشترکردن. بۆ چوونی من ئۆپۆزیسیۆن ئەرکێک بوو، کۆمەڵ مەجبور بوو جێبەجێ بکات، چونکە کۆمەڵ پێشتر ئیعلانی کردبوو کە من لە بەرەی گەلام. ئەو وەختە زۆرینەی هاوڵاتی کوردستان، زۆربەی دانیشتوانی کوردستان دژی ستەم و دژی ئەو ناعەدالەتی و دژی ئەو زوڵمە بوو لە وڵاتە ئەکرێت. بۆیە کۆمەڵ کاتێکە ئیعلانی کرد ئەبێتە ئۆپۆزیسیۆنی حەقیقی و بەو شێوە بەشداری ئەکات لە ئیدارەدانی ئەو خۆپیشاندانەوانە، یعنی هاو داواکاریەکی هاوڵاتیانی جێبەجێ کرد. بۆیە ئەوەی بەڕێی من ئۆپۆزیسیۆن بوون بەخشی بە کۆمەڵ خاوەنداریەتی بەشێکی بەرفراوانی کۆمەڵگە بوو. ئەوەشی کە لەی سەندەوە بێگومان تۆمەتێکی زۆری بۆ دروستکرا، گلەیەکی زۆری بۆ دروستکرا، ڕەنگ بێ کۆمەڵێ مافی هەبوو ئەوەی ترە پێشێل کرا، خەڵکەکەی یعنی ملاحەقە ئەکران لەم شار بۆ ئەو شار چاوێکی زیاتریان لەسەر بوو، وای لات بوو حتا هەر پرۆژێکیشی بوو وایە با پرۆژەکە لە قازانجی دەسەڵاتیش بووە دەسەڵات بە چاوی گومانەوە سەیری کرد. ئەزانی زۆر کات ئەوانەشی کە دەنگیان داوە بە دەسەڵات لە کاتی کێشەکانیان داواکاریەکانیان هەر دیسان پەنایان بۆ ئێمە ومانان هێناوەتەوە بەوەی ڕازگۆیانە دیفاعیان لێ یەکەین. بە ئەمانەتەوە دەنگی خەڵکمان بەکارهێناوە و زۆر لەوانە زانیویانە کە ڕاستە دەنگیان بە دەسەڵات داوە هەندێک جار لە ناچاری لەژێر فشار لەژێر چاودێریەکی توندە، بەڵام ئەگەر ئازاد بن بەو جۆرە دەنگ نادەن و بینیویانە کێ ڕاستگۆیانە و سەرڕاستانە دیفاعیان لێ یەکا. خۆیمە ئەگەر هیچیشمان پێ نەکرابێ بۆ خەڵک، خیانەتمان لە خەڵک نەکردووە، لە دەنگی نەکردووە و دیفاعیشمان لێ کردووە، دەنگی ئەویشمان گەیاندووە، داکۆکیشمان لەو کردووە. بەڵام ئەوانەی کە دەنگی ئەوانیان بە بەڵێنی ناڕاست بردووە، دوایی حیزبی ئەو دەسەڵاتەی کە ئەو دەنگی پێداوە گوێی لێ نەگرتووە، هات بێتە سەر شەقام و ناڕەزایەتی خوێنی ڕشتووە و سەرکوتی کردووە، بێمنەت بووە لێی. ئێمە قەت بێمنەت نەبووین لە دەنگی خەڵک و قەت بێگوێ نەبووین لە ئاست داواکاری خەڵک. وەک گوتمەوەی پێمان کراوە بۆ غەیری دەنگدەرەکانی خۆشمان، خۆی ئێمە کاتێک کە خەڵک ڕوومان لێنێ
نازانین دەنگدەری کێ و خەناعەتی چۆنە، بەڵام داواکەی ڕەوایە و دیفاعی لەیەک دانیشتین لیژنەیەکە بوو بۆ ئەوەتە قیادەی معارەزە باز لەوە کرا کە یەکێکیان باسی خۆپیشاندانەکانیە کرد کە چۆن ئیدامی پێ بدرێت. جەناب داگاداری گۆڕانکاری هەموو هەفتەیەک هەندێک گۆڕانکاری هاو بەسەر ئۆپۆزیسیۆنە لە خۆپیشاندانەکانە. خاڵی دووهەم مەوزوعی ڕاگەیاندن بوو. زۆر ئیهتیمام ئەدرا بە ڕاگەیاندن کە چۆن لە کەناڵەکانەوە ڕاگەیاندن کاری گەورە بکات بۆ خڕۆشاندنی جەماوەر و بۆ دەربڕینی با بڵین ئەو پاکێجانەی کە واوەکو ئۆپۆزیسیۆن تەبەنی کردبوون. من وابزانم ئەعلامی کۆمەڵ یەکێک بوو لە چالاکترین ئەعلامەکان، بە تایبەتی پەیام ڕۆڵی زۆر گەورەی بینی و بە فیعلی وای لێ هاتبوو بەشێکی زۆری خەڵکی هەموو هینەکانیان لەسەر پەیام، هەموو چاویان لەسەر پەیام بوو. بۆ ئەو کاتە بە فیعلی چوادەوری پەیام ماوەیەکی زۆر گیرە یانویست هجووم بکەنە سەری، هێرش بکەنە سەری پەیام، هێزێکی زۆر بەم دەورانە بوو. بەڵام جەماوەر لە ڕاستیا وەفا و ئەمەکی خۆی سەلمان لەو کاتە هاتن دیوارێکی مرۆییان دروست کرد، دیوارێکی مرۆییان دروست کرد بەسەر بە پەیامە ئێوارە هەتا بەیانی هەتا ئێوارە ئەمە ڕۆژ ئەوە هات. لە ڕاستیا دەورێکی زۆری بینی بۆ زیاتر بە جەماوەربوونی کۆمەڵ لەلایەک و بۆ ئەوەی کاوەکو پەیام و کەناڵەکانی ڕاگەیاندنی دەوروبەری پەیام بپارێزری. هەموو کات لەگەڵیان نابووین و لە پشتی داخوازیەکانیان بووین، پشتیوانی داواکانیان بووین. زانیویشمانەکە ئەم دەسەڵاتە هیچ کات جەلادی خۆی تەسلیم ناکا بۆی هەمیشە ترس و تۆقاندنی بەردەوام بێ. بەڵام ئەوەی گرنگ بووە خانەوادەی ئەو شەهیدانەی لە خۆپیشاندانەکانە خوێنیان ڕژێنرا لە پێش هەفتەی شوبات لە دوای ئەویش هیچ کات ئەو خانەوادانە ئامادە نەبوون تەنەزول بۆ دەسەڵات بکەن لە ژێر فشار و ئیمتیازات تا دەست لە خوێنی ڕۆڵەکانیان هەڵگرن. ڕاستی ئێمە پشتیوانیان بووین، بەڵام خۆشیان ئیرادەیەکی بەهێزیان هەبووە بۆ ئەوەی کە خوێنی ڕۆڵەکانیان نەگۆڕنەوە بە هیچی تر بەجگە لە دادگاییکردن و بە سزاگەیاندنی تاوانبارەکان. بەڵام چونکە هەموو تاوانبارەکان بە ئەمری دەسەڵات خۆی تەقەی کردووە، پارێزراو بووە و تەسلیم بە دادگاش نەکراوە، هەموو دۆسیەکانیش داخراوە. بە دڵنیاییەوە ئێمە هەمیشە لەگەڵیان نابووین. کۆمەڵ هەمیشە دوانەیەکی لێکدانەبڕاوی ئاینی و نەتەوەیی و نیشتیمانی بووە، بەڕوای تەواوی با دینداری و کوردایەتیەکەی هەبووە، هەردووکیانی ئاوێزان کردووە. پێیوا بووە هەر دانەیەکیان فرامۆش بکرێت، ئاسایش و ئایندەی ئەم وڵات و نیشتیمانە دەخرێتە مەترسیەوە و ئەوانە تەواوکەری یەکترن، نەک وەک هەندێک کەس و لایەن دژبەیەک تێیان گەیشتون. ئیسلام ئەوەندە پیرۆزە، ئەوەندە بەرزە کە هەموو میلەتێک بۆ هەیە شانازی پێوە بکە. میلەتی کورد دەبێت شانازی بکا بەوەی کە ڕەگەزێکی سەرەکیە لە حەزارەتی ئیسلامیە. خاکی کوردستان خاکێکی ڕەسەن و پیرۆزە لە ئەدەبیاتی ئیسلامیە. میلەتی کوردیش بە زاناکانی، بە ئەدیبانی، بە شاعیرانی بە درێژایی 1400 ساڵ زیاتر لە خزمەتی بەم ئاینە کردووە، خزمەتی بەم حەزارەتە کردووە، خزمەتی بەم جیهان و کەونارایە کردووە کە پێوترێت جیهان و کەونارای ئیسلام. لە ڕووی حاڵی حازرەوە ئەم کۆمەڵی دادگەریە وەکو من بیناسم وەکو کەسێک کە هەڵسەنگاندنی بۆ بکەم، ژمارەیەکی زۆر زانای ئاینی تایە، ژمارەیەکی زۆر نووسەری تایە، ئەدیبی تایە، توێژەری تایە، لێکۆڵەری تایە، خەڵکی ئەکادمی تایە، پزیشکی تایە، ئەندازیاری تایە، مەحامی تایە، پزیشکی دانی تایە، فەرمانبەری تایە، خەڵکی شارەزای تایە لە بوارە زیندوەکانی ژیانی ئەمڕۆیە. ئەمانە وان لە ناو کۆمەڵی کوردەواریە، وان لە ناو کۆمەلگای کوردستانە، لە فەرمانگەکانە، لە بازاڕە، لە گۆشە و کەنارەکانە، لە گوند و شارەکانە، کەسانی هاوڵاتی باشن، کەسانی گونجاون، کەسانێکەوەی پێیان بکرێ خزمەت بە دۆزی کوردی یەکەن و بەسەریانەوە نەنووسراوە تۆمار نەکراوە ڕۆژێ لە ڕۆژان لە کارەکەی خۆیانە کەم تەرخەمیەکیان کردبێت، تەمەڵیان نواندبێ، ئەمانەتیان ڕەچاو نەکردبێ.
ئەو ئەمانەتەی پێیان ڕاستپێراوە بە جوانترین شێوە لە هەر پۆستێکا بوو بن ڕعایەتیان کردووە ڕەچاویان کردووە و ئەتوانین ئەو شایەتیان بۆ بدەین کە ڕۆژێ لە ڕۆژان زەرەر و زیانیان بۆ ئەم خاکە نەویستووە و مەسلحەتی خۆیان سەر نەخستووە بەسەر مەسلحەتی عامە بەسەر بەرژەوەندی گشتی گەلی کوردستان. سەر ئاستی کوردستان بێگومان کۆمەڵ هەوڵی تەواوی خۆی داوە لەسەر ئاستی عراقش بە هەمان شێوە لە ڕێی ئەو سەردان و وەفزانەی کە ڕۆشتون یاخۆ لە ڕێی نوێنەرەکانیەوە تەنانەت لە دەروی عراقش لەسەر ئاستی با بڵێن پارچەکانی دیکەی کوردستانی یاخۆ وڵاتانی کە کوردیان بەسەرە دابەشکراوە بە تایبەتی لە ئێران و تورکیادا کە لەو سەردانی کە کراون بەڕێز مامۆستا عەلی باپیر بە توندی جەختی لەسەر کوردەوە کە کورد مافی خۆیەتی کە مافی خۆبەڕێوەبەرەتی مافی ئیدارەدانی میلەتی خۆی و خەڵکی خۆی و خاکی خۆی هەبێ و هەمیشە دیفاعی لە مەزلومیەتی کورد کردو لە پارچەکانی دیکەی کوردستان و بە مافی ڕای خۆیانی زانیوە کە خەباتکەن لە پێناو بەدەزێنانی مافەکانیان یاخود گەشتن مافی چارەنووسی خۆیان ئەوەی کە خۆیان داوایەکەن کە لە پارچەکانی کوردستان جارچ داوای خۆبەڕێوەبەرەتیەکەن یاخود چ داوای ئەوەی کە خۆیان چارەنووسی خۆیان دیاری بکەن هەمیشە جەختی لێکراوەتەوە و کۆمەڵ ئەوەی بە مافی ڕەوای هەرچوە پارچەی کوردستان زانیوە کە خاوەنی کیان و ئیدارە و بەڕێوەبەری خۆیان بن و هەر یەکە خۆی چی بۆ خۆی بە گونجاو دەزانێت کۆمەڵی دادگەری پشتیوانی لێکردو و مافی ڕای خۆیانی زانیوە کە ئەو مافی خۆیان کە مافێکی خودداییە خوددا پێداون شەرع پێداون بۆ هیچی هێز دەسەڵاتێک توانێت ئەوەی نێکە ئەم مافە لە خەڵکی کوردستان لە هەر پارچێکی کوردستان بێ مەحرومکا و لێی زەوت بکە. وەکوش ئاگادارن ناسنامەی هەر میلەتێک لە چوار پێک هاتە پێگاتوە. چوار ڕەگەزی سەرەکی چوار توخمی سەرەکی هەیە بۆ ناسنامەی هەر میلەتێک. یەکێکیان خاکە، یەکێکیان زمانە، زمان و کەلتورە، یەکێکیان ئاینە، یەکێکشیان دەسەڵاتی سیاسیە. ئەم چوارە پێکەوە ناسنامەی میلەتێک پێگەیەنن، میلەتێک خاکی هەبێ، زمانی هەبێ، ئاین و ئەندێشە و جیهانبینی هەبێ و لە کۆتاییە دەسەڵات و ئیدارەی خۆی هەبێ. هەر لە بیدایەتەوە ڕابوونی ئیسلامی باوەڕی بەوە هەبووە کە ئەم خاکە خاکی کوردستانە ئەبێ کورد خۆی حکمی خۆی بکە. هەر لە سەرەتاکانەوە کە من ئاگادارم وەکو شاهیدێکی زیندوو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی پاشان بزوتنەوەی ئیسلامی پاشتر کۆمەڵی ئیسلامی بۆ تەکید لەسەر ئەمە هاتووە. پاراستنی خاکێک کە پێوتێ خاکی کوردستان، پاراستنی زمانێک کە پێوتێ زمانی کوردی بە هەموو لەهجە و زارەکانیەوە، اینجا پاراستنی ئاین و بیر و بڕوا و عەقیدە و جیهانبینی ئەم میلەتە کە بریتیە لە ئاینی پیرۆزی ئیسلام لە جیهانبینی ئیسلام لە ئەندێشەی ئیسلامی لە فەرهەنگ و کەلتوری ئیسلامی و کۆتایەکەشی هەوڵی داوەکە دەسەڵاتێکی خۆماڵی دەسەڵاتێک کە سربەخۆ بێ لەم خاکەدا و هەڵقوڵاوی ئەم میلەتە بێ دروست بێ. دیارە هێزی ئیسلامیەکان لە باشووری کوردستان لە سەرەتای دروستبوونیانەوە کە ئەگەڕێتەوە بۆ باڵێن بزافی ئیسلامی چەکداری نەواتیە گەڕێتەوە بۆ کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردووە لە هەشتاکان و ناڕاستی هێشتاکان بەرەو سەرەوە کە با بڵێن باڵی چەکداری و هێزی چەکداری دامەزرێنن. لەو کاتەوە بەشێک بوون لە خەباتی جوڵانی ڕزگاری خوازی کورد لە باشووری کوردستان و شانبەشانی با بڵێن وەکو باگراوەندی ئاینی یاخود ناسنامەی ئاینی بە هەمان شێوە ناسنامەی نەتەوەی گەلەکەشی خۆشیان هەڵگرتووە و لەو پێناوەژە خەباتیان بۆ کردووە قوربانیان داوە شەیدیان داوە. بۆیە ئەبینین کە با بڵێن لە هەشتاکاندا کاتێک کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دامەزرێ دواتر باڵی سەربازی دواتر بزوتنەوەی ئیسلامی دامەزرێ ئەم هێزانە هێزی چەکداریان هەبووە لە ساحەی سیاسی خەباتی سیاسی نەتەوایەتی و نیشتیمانیدا شانبەشانی لایەنەکانی دیکە ئەسپی خۆیان تاوداوە لەو مەیدانەدا جێگەدەستیان دیارەوە چەندین داستان و نەبەردیان تۆمار کردووە مێژوو شایەتەوە ئەبینین کە تۆمار کراوە ئێستاش ناوبەناو لەسەر ئەو ڕابردووە و توێژینەوە ئەکرێەوە
ئەخرێتە بەردیدی خوێنەری ئێستا. طبعاً کۆمەڵی دادگەری کوردستان هێزێکە لەو هێزانەی کە بە جۆرە لە جۆرەکان پەیوەستە بێتەوە بە مێژوو یاخود مێژوو کاریگەریەکی گەورەی لەسەر داناوە، ینی بەو مانایە کە مێژوو بایەخێکی گەورەی هەیە بۆ ئەم هێزە سیاسیە، چونکە مێژووی ئێمە مێژووەکە کە منەویرانی ئیسلامی یاخود بە مانایەک لە مانەکان بکەرە ئاینەکان زۆر کاریگەریان لەسەر داناوە. ئەگەر بۆ لێرەوە بچینە سەر مێژووی کەڵچەر و ئەدەبیات و عرف و عادەتی کوردەواری خۆمان کە ینی ئەمە ناوەنێن ڕەسەنایەتی بە جۆرە لە جۆرەکان، ئەوە بەتەئکید بکەرە ئاینیەکان یاخود با بڵێ منەویرە ئاینەکان زۆر کاریگەریان لەسەری هەبووە، نەک کاریگەریان لەسەری هەبووە، تەنانەت ئەگەر ئەوان نەبوونە ڕەنگە ئەم ڕەسەنایەتی و ئەم کەڵچەری کوردەواریە بفەوتایە، چونکە بیرمان نەچێت لە ڕابردووە ئەوەی کە خوێنەوار بووە، ئەوەی کە توانیوێتی کەڵچەری ئێمە یاخود کللتوری ئێمە دەماودەم بجێڕێتەوە هەندێک لەو کەسانە بوون کە ئاگایەکی ئاینیان هەبووە. دواترش کە دێنە سەر سەردەمی خوێنەواری بەتەئکید ئەوە حوجرە و فەقێ و مزگەوتەکانی ئێمە کاریگەریەکی گەورە دروستەکەن لەسەر ئەوەی کە ئەم خوێنەوارانە بەتەنها بەس شەرع بۆ ئێمە ڕوون ناکەنەوە، بەتەنها بەس شەرع بۆ ئێمە تاوتۆ ناکەن، بەڵکو بەشێک لە پاراستنی ئەدەبیات و کەڵچەری ئێمە و ڕەسەناتی ئێمە پەیوەندی بە منەویرانی ئیسلامی یاخود با بڵێن بە مامۆستایانی ئاینی و شەرعەزانەکانەوە هەیە. لەبەرەوە ینی حاڵەتی ئاینی ئێمە، حاڵەتی لۆکاڵی ئاینی ئێمە هەر هەڵقوڵاوی ڕەسەنێتی کوردەواریە، واتە ئەم دینداریە هاوشان بە ڕەسەنێتی کوردەواری هاتووە درێژەی کێشاوە. کۆمەڵی دادگەری کوردستان باوەڕی تەواوی بە دامەزاندنی دەوڵەتی کوردی هەیە، یاخود بڵێن دەوڵەتی کوردیە دەوڵەتی کوردستانی هەیە، وە لەو پێناوەشدا کاری بۆ کردووە و لە ئەجێندا و لە کارنامەیدا هەم جێ کراوەتەوە و هەم لە واقعی حاڵیشدا بە عەمەلی ئەمەی ئیسپات کردووە، ئەمەی سەلماندووە. بۆ منەگەمە چەند نمونەیەک بێنینەوە. ئەبینین کاتێ دوای ڕوخانی ڕژێمی بەعس و کەکەم ئینتخابات لە سەرئاسی عێراق کرا بۆ ئەنجومەن نوێنەرانی عێراق، ئەو کاتە هەموو هێزەکان یەک لیستیان دروست کرد بە ناوی لیستی کوردستانی، بەڵام ئەو کاتە کۆمەڵی ئیسلامی ئەو کات کە ئێستا بۆتە کۆمەڵی دادگەری قبوڵیان نەکرد، یاخود لایەنەکانی دەسەڵات کۆمەڵیان لەو لیستەدا قبوڵ نەکرد، چکە پێیان وابوو کۆمەڵ نەماوە گریان لەسەر نەمانی کۆمەڵ دەکرد، چکە لەو کاتە بەڕێز مامۆستا سەعید بابەی لە زیندانی ئەمریکیەکانە دەستگیر کرابوو. بەڵام کاتێک کە کۆمەڵی ئیسلامی بۆ ئینتخاباتی کوردستان 6 کورسی بەدەستێنەوە پەرلەمانی کوردستان و بۆ بەغداد 2 پەرلەمانتار سەرەکەوی و ئەو ئەندامی پەرلەمانی ئەنجومەن نوێنەرانی عێراق 2 کورسێکی خۆی دەخاتە پاڵ لیستی کوردستانی، واتە بە واقعی حاڵ کوردایەتی خۆی، نەتەوەیی بوونی خۆی یاخود خەباتکردنی لە پێناو یەکڕێزی و تەبایی میلەتەکەی خۆیدا بە واقعی حاڵ کاری کردووەوە بە عەمەر سەلماندوێتی. و هەروەها لە هەموو ئەو گرژی و ئاڵۆزانی کە دروست بوون و لە با بڵێن لە شەڕی ناوخۆبەتایی لە شەڕی پارچەکانی دیکەی هێزە کوردەکانی پارچەکانی دیکەی کوردستان چەند هەوڵ درراوە بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی ئەو کات بە هیچ جۆرێک ئامادە نەوە کە لە ڕۆژی ڕۆژان بێتە لە بەشێک لە ئەو واقعە نەخوازراوی کە هەبووەوە لایەنەکانی دەسەڵات بۆ نمونە چەندین بەرێکەوتیان لەگەڵ هێزەکانی تری پارچەکانی تری کوردستانەوە، بەڵام ئەو کاتە چ لە با بڵێن پێشە لەناو بزنەوەی ئیسلامیدا چ دواتر ناو کۆمەڵی دادگەریدا هەمیشە ئەوانەی تەحریم کردەوە تەجریمی کردەوە ئامادە نەبوو هیچ کات کارێکی لەو شوێ بکات بگرە بە پێچەوانەکەیەوە هەوڵی تەباوی یەکڕێزی داوا لە پێناو یەکگرتووی نەتەوەی کورد، دوجار هەوڵدان بۆ دەوڵەتی نەتەوەی دەوڵەتی سەربەخۆیی کوردستان. بوونی ئیسلامی لە کوردستانە بەڵگەنەویستە، یعنی ڕەنگە لێرە و لەوێ هەندێک جار هەندێک ملاحەزە و سەرنجە بێ لایەنەکان تۆغ نەکرێتەوە وەکو پێویست. ئەینا لە سەرەتادا ڕابوونی ئیسلامی کۆمەڵێ زانای ئاینی دایان مەزنان، ئەم زانە ئاینیانە هەمان واریسی نالی و مەولەوی و مەحوی و بێخود و واریسی زانا گەورەکانی پێشتر بوون کە ئەوان گەڵاڵی زمانی کوردیان کرد، کە ئەوان زمانی کوردیان
لە زمانی قسەکردنەوە گۆڕی بۆ زمانی نووسین کە ئەوان هاتن مەدرسەی ئەدەبیان دانا کە ئەوان هاتن تەکیدیان لەسەر زمانی کوردی کردەوە وەکو نالیەڵێ کەس بە ئەشعارم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تابعی معنا دەکا ئەمە حرەکەتی زانایان بوو ئەمجا ئەوانەشی کە بەشداریان تێدا کردووە و نەبێت لە شۆڕشەکانی کووردا بەشدار نەبوو بن بەڵکو هەر کامێکیان بگری بە شێوەیە لە شێوەکان ڕۆڵی هەبووە لە داکۆکیکردن لە مافی گەلی کوردستان لە وجودی سیاسی گەلی کورد لە وجودی جوغرافی گەلی کورد لە وجودی کەلتوری گەلی کورد و هەر لەو سۆنگەیەشەوە ئەتوانین بڵێن وەکو یەکەمین هێزی سیاسی لە باشووری کوردستان کۆمەڵی ئیسلامی لە ساڵی 2014دا پرۆژەیەکی ڕاگەیان بە ناوی ستراتیژیەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ دەوڵەتی سەربەخۆی کوردستان کە ئەو کاتە بەڕێز ماوە سەعید بابی لە کۆگرێکی ڕۆژنامەوانیدا ئەمەی ڕاگەیان ئەم پرۆژەی ڕاگەیان دیدگای کۆمەڵی ئیسلامی بۆ دەوڵەتی کوردی و دەوڵەتی کوردستانی خستە ڕوو و میکانیزم و هەنگاوەکانی کارکردنی بە عملی تیا یاخو بڵێن تیا دەرج کرابووە بە عملی کە دوایی بخەنە بواری عملی و کاری لەسەر بکرێت بۆیە کۆمەڵی دادگەری کوردستان ڕوئیای بەرامبەر دەوڵەتی سەربەخۆی کوردستان خۆ دەوڵەتی کوردستان ڕوئیایەکی ڕوونە و پێداگری لێ دەکەوە لە پەیڕەوی ناخۆیدا نووساوە کە کار بۆ با بڵێن گەلی کورد و سەربەخۆیی گەلی کورد دەکا و بەواقعیش لە مەیداندا چ لە ڕێی پەرلەمانتارەکانیەوە چ لە ڕێی با بڵێن کاری سیاسی وەکو کۆمەڵ خۆی وە چ لە ڕێی با بڵێن سەرۆکی کۆمەڵی دادگەریەوە بەڕێز ماوە سەعید باپیر بەردەوام جەختیان لەسەر ئەم هەنگاوە کردوێتەوە لەسەر ئەم خاڵە کردوێت کە کورد مافی خۆیەتی خاوەنی قەواری سەربەخۆی خۆی بێ خاوەنی دەوڵەتی خۆی بێ هەروەک چۆن گەلانی دیکەی مسلمان خۆیان دەوڵەتی سەربەخۆی خۆیان هەیە کوردیش مافی ڕای خۆی دیکە دەوڵەتی سەربەخۆی خۆی هەبێ وەلەو پێناواشدا کاری کردووە و ئەوەندەی لە توانایداوە بێ هەوڵی داوە هەوڵی کۆدەنگی و هەوڵی ئەوەی داوکە لایەنەکانیش کەشی بۆ بێنێتە سەرخەت هەمیشە لە لای شەرعەزانەکان لە لای مامۆستایانی ئاینی و لە لای منەویرەکانە یعنی کەڵچەریش بۆ خۆی بەشێک بووە لە ئاینداری واتە لەلایەک شەرع بەمانە ئاینی و ڕەهەندە ئیمانیەکەی لەولاوەش عورف و عادەت و کەڵچەر بەمانە ڕەسەنێتەکەی ئەم دوانە پێکەوە هاتوون و گەشتونە با بڵێن سەردەمی نوێ لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە جارە پەیوەندی بە ڕابردووەوە هەیە پەیوەندی بە مێژووی ئێمەوە هەیە بکەرە ئاینەکانی لێ دەربێنی مامۆسایانی ئاینی لێ دەربێنی شەرعەزانەکانی لێ دەربێنی تەنانەت ئەوەی کە پێگوترێ تەریقەت و شێخانی تەریقەتیش لەگەڵیا یعنی ئەوانەی لێ دەربێنی بەتەنشی کوردەواری ڕەسەنێتێکی ئەو توی بەدەستەوە نامێنێ یاخود شتێک نییە بەمانای ڕەسەنێتی لەگەڵ دروستبوونی بزاوتی ئیسلامیشە ینی ئەم ڕەسەنێتە هەروەکو خۆیمە ئەمێنێ ینی ڕاستە بزاوتی ئیسلامی بزاوتێکی مۆدێرنە و ینی ئەندازەیەک با بڵێن ئەو بابەتە تازەکان دێنە ناو مەبدەئاتی ئیسلامیەوە یاخود شێوازی کاری ئیسلامیەوە بەڵام بیرمان نەچێت ئەم ڕەسەنێتە هەروە بەردەوامە چونکە ڕەسەنێتی پەیوەندی بە تەنها بە تێڕوانین ئینسان یاخود ئێمە وەکو تاچێکی کوردەواریەوە نییە بەڵکو ڕەسەنێتی پەیوەندی بە خودی ئاینەکە خۆیەوە هەیە کۆمەڵ هەمیشە سەنگەرێکی بەهێزی داکۆکیکردن و بەرگریکار بووە لە بەها بەرز و پیرۆزەکانی ئاینی ئیسلام و خەباتێکی قورس و سەنگینی بۆ ئەم مەبەستە کردووە بەردەوام وەکو کێو لە بەردەمی ئەو شاڵاوەدا وەستاوەتەوە کە هاوردە کراوە بۆ کاڵبوونەوەی ئاینی ئیسلام لە ناو گەلی کورددا. کۆمەڵ بە دوو ئاراستە کاری کردو بۆ بەرپەرجدانەوە وەڵامدانەوەی ئەو شاڵاو هێرشانە ئەکرێتە سەر ئیسلام ئەو هەوڵانە ئەدرێ بۆ تێکدانی عەقیدە و بیر و باوەڕ و ئەخلاقی ئەم میلەتە و دوورخستنەوەی لە ئیسلام. یەکەم لە بەرنامەی پەروەردەی خۆیان زۆر جەختی کردوێتەوە لەسەر پەروەردەکردنی تاکەکان لە ناو کۆمەڵی دادگەریە و لەوانیشەوە بۆ کۆمەلگا لەسەر بیر و باوەڕی ڕاست و دروستی ئیسلام لەسەر ئەخلاق و ڕەوشتە بەرزەکانی ئیسلام لەسەر پەروەردەکردنی تاکی کورد
لەسەر ئەساسی شریعەتی ئیسلام کە هەڵقوڵاو لە قورئان و سنەتی پێغەمبەرەوە بێ صلی الله عليه وسلم زۆر بە باشی ئیش لەسەر ئەماکە ئیشی لەسەر کردووە و بەرنامەیەکی پەروەردەی جوان و ڕێکوپێک و وەرگیراو لە شریعەتی ئیسلام و لەسەر چاوە ڕەسەن و باوەڕپێکراوەکانی ئیسلامەوە ئەمە یەکێک لە مەجالە ئەو گومان و تشکیکانی کەوا لەسەر سنەت و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دروست ئەکرێ ئێمە بۆ ئەو مەبەسە هەر مەدرسەیەکی تایبەت کە ناوی دارالحەدیثە دروستمان کردووە کە ئەنجومەنی بانگەواز و پەروەردە بەقەدەر توانا و ئەوەندەی ئۆرگانەکان هاتبن بەدەممانەوە لە زۆربەی شار و شارۆچکەکان ئێمە قوتابخانەمان هەیە دارالحەدیثە و قوتابخانەی تری علوم شەرعیشمان هەیە ئەوش هەر پاڵپشتە بۆ ئەم قەزیە بۆی خەڵک ئاشنا بێ بە ئیسلام و کۆمەڵێ زانا و خوێندەوار و خەڵکی پسپۆر لە علومی شەرعیە پێ بگا و پەروەردە ببێ کە بۆ داهاتوو ببنە ڕێبەر و ڕێنیشاندەر و مامۆستای خەڵک ئەمەش کراوە لە هەندێک قۆناغیشە خۆپیشاندان و مزاهرات و ڕێپێوان کراوە دژ بە و دیاردە ناشرینانەی کەواکو بەرامبەر بە ئیسلام کراوە بە تایبەتی بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئەو کاریکاتێرانە کە کرا لە دانیمارک و هەندێک وڵاتی ئەوروپی مزاهرەی زۆر بەهێز کرا لە کوردستانە کە کۆمەڵی دادگەری ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە ئەو مزاهرە و خۆپیشاندان و ناڕەزایەتیانە دژ بەوانە کرد یەکێکی تر لەو شتانە کە ئەلحەمدولیلا ینی ئیقبالێکی باش و بەشدارێکی باشی هاوڵاتیانی بۆ کراوە مسابقەیەک بوو لە ساڵی ڕابردووە کردمان بە ناوی پرۆژەی قورئان بەهاری دڵانە لەسەر ئاەتەکان کە باسی دوعاکەن کە ئەلحەمدولیلا ژمارەیەکی زۆر بەرچاو بەشداری کرد یعنی بە پێی ناونووسین و کتێبکڕین ئەوەی کەوا معلوماتی من خۆم سەرپەرشتیم کردووە زیاد لە 7,000 کەس ناوی نووسیوە و کتێبی کڕیوە و بەهۆی هەندێک دواکەوتنەوە بەهۆی باران و گرفتی قوتابخانە و ئیمتیحاناتوان تۆز ئیمتیحانەکە مەوعیدەکەی دووسێ جار گۆڕاوە تەئسیری بوو لە بەشداری ئیمتیحان بەڵام هەر بەشداریەکەش هەر زۆر بەرچاو و گەورە بوو کە پێم وایە ئەو ژمارە زۆرە لە ئیمتیحانشا بە پێی معلوماتی من تا ئەو کاتی ئێمە ئەو مسابقەمان کردووە هیچ مسابقەی ئەوەنە بەشداربووی نەبووە لە ئیمتیحانەکەشا و لە ناونووسین و کتێبەکەش